نفتان وەرگرتووە نفتمان 200 لیتر وەرگرت ئەو 200 لیترش هەر بەشی 15 ڕۆژێکە زیاتر وەرنەگرتووە. وەزیری سامانە سروشتەکان لە هاوڵاتیانە پرسێ بەشتانەکە بەشی ئێوەشەکە لە وڵای وەزیری سامان سروشتەکان بەرناو فێلاکانی بێتە دەرێ بێتە ئەو ناوچە خاویانە بزانین داخۆ بەشی یەکیان بەشی ناکات. ئەمە وتە یەکێک لە دانیشتوانی گوندی هەسنانە بەرمیلێک نەوتیان تەنها بەشی 15 ڕۆژ دەکات سەختی زستان وا دەکات ساڵانە 5 بەرمیل نەوت بسووتێنن. برميلات زور يعني كده ممكن من هديتن كو يعني هاولاتيت ما بفي خدمة جزارية رازينة وأولينا تشكي أفازستانا وأفا تشيايا وأفا صرمايا بين نفتاس بيش زحمته بجامد فيها بس بزانمكو مشو لك باشكر أنا رازينة أنا ئەوان پێچەوانی قسەکانی وەزیری سامانە سروشتیەکان دەڵێن ئەو بەرمیلنەوتە بەشی زستانمان ناکات وەزیر بابێت پرسیار لە ئێمە بکات ئەو بەرمیلنەوتە بەشی چەندتان دەکات. حکومت ئەو ساڵ 200 لیتر نەوتی داینێ ئەو نەفتەکەشی دایتەمەش هەر بەشی 10 ڕۆژ 15 ڕۆژێکە ئەگەر بەشی نەفتی پێویستی ئەو گوندە هەر ماڵەچی یار عایلەچی 5 بۆ 6 بەرمیل نەفتی پێویستە. هەرێ وەڵا بەخوا سەرژی کەرە بۆ ئەو وەزیرە ئەیگۆ ئەسمە هەموو مارە هەتاویش ئەوەش نەکەتیا ئەگەر بێتە لای تو پێڵی چەند بەرمیلم بەس وڵا بم 4 بەرمیل 5 بەرمیل هەبەلای کەمیەوە 5 بەرمیلن بەس خوای تبارەک و تەعالا شەشیش پشتێ نابن بەس خوای تبارەک و تەعالا ئەو زەمانەی دستانیدا نەهێناینە. سەختی ژیانی گوندنشینان و سەرمای سەخت و گرانینەوت وا دەکات زۆربەیان پەنا بۆ سۆپایدار ببن بۆ خۆگەرمکردنەوە. وڵا سەرما وڵا چینە دەرێ و دەینە ژۆرە خۆ سۆبەی داداینین نەفتنیا بەرمیلە نەفتەک نەدەنێ سچا هەودەنە لە چەند هەودا پێکەن سچا سۆبەنە کورج هەیدێتۆ لە هەودا هەی برادە لێ خربنەوە هێ برادە لێ هەودێ لێ خربنەوە ڕۆژ نون حەدم ببوون نەفت ڕژابوو دەرێ وڵا ئەگەر لە بە سۆبەی نەبی 4-5 سۆتینین تا شەشە والله أبرا بحسنا بشتناكا بشتي هودا كوكال حان هركس سيتحيرا بيان خش له هودا خواتن هابن لو خو تلفون يكن برادر يانتك يا حسيان لي لك نما بن نقول بس بشتناكا عندك تساد بالملا صوتين عندك 7 صوتين عندك 2 صوتين رود هاجي يكسر شو فقير يجبي وابيا بالملا بالملش سوبيدارا أقول لك سوبيدارا هي اللي بدأ هم لنا دارو بارو لنا تشتينا لا زالبه عندي دارو بار هي لكن عندك لو خب بترم بلعتين عندك تشتيتين ئەگەرچی هەرێمی کوردستان خاوەنی نەوتە و لەو ڕێگەیەشەوە داهاتێکی زۆری دەست دەکەوێت بەڵام هاوڵاتیانی خۆی بەرمیلێک نەوت بە 165,000 دینار دەکڕن ئەمە جگە لەوەی نرخی بنزین و گاز یەکجار بەرز بۆتەوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی هەسنان لە بناری چیای حەسەن بەگ.